بینەران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی ئیسلامانی لە هەر شوێنەکەن سڵاوی ئەمەتانێ بەوەم کاتتان باش. پرۆگرامێکی دیکەی ئێواری سلامانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک ئازاد بایزمان کردووە کە بەڕێزیان شاعیر و ڕاگەیاندنکارن قسە و باسەکەین لەسەر ئەزموونی هونەری بەڕێزیان. ئەوشمان بیر نەچێت کە پرۆگرامەکەمان بە سپۆنسەری سەرەکی هەویری ددانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت. کاک ئازاد سڵاوت لێبێ. سڵاو لە تۆش پەشێوخان هەر بژی. سپاس دەکەم، مەمنونم. جارە بزانم بۆ ناوت پەشێوە. ئێستا تۆ بووی بە پێشکەشکار. وەڵام من مێژوێکی دوور و درێژە. عجابیەتە دەیە بۆ عەبدوڵڵا پەشێو؟ نا منەوە تێکستێکی هەیە زۆر جوانە خانم، ئەڵێ بە تۆ ئەبیستم. تێکستەکانی هەمووی جوانە. بەڵێ بەتاکید بە تۆ ئەبیستم، بە تۆ ئەپەیفم، بە تۆ ئەبینم، کەچی مخابن ناوبانگی منە و ئەتۆش بزری. زۆر جوانە. هەموو بابەتەکانی جوانن، هەموو نووسینەکانی جوانن. مامۆستا عەبدوڵڵا پەشێو زۆر کە زۆر پرسیارە کاڵە عەبدوڵڵا هێنی ئەو ناونراوی بەس ئیتر مێژووکی دوور و درێژە بەی ئەو نەبووە، بەس ئەگەر بەی ئەویش ناونرا بمەر خۆشحاڵیە بۆ من بەتەکید. بزانم کاک ئازاد ماوەی چەندێکە تۆ ئەنووسیت، شتێک پاڵ نەرێت بۆ ئەوی بنووسی بە تایبەت لە بواری شەعرە؟ من لە زۆر ئینتەرویو لە کەناڵەکانە ئاماژەم بەو خاڵەیەوە لە 2007ەوە ئەنووسم. باشە. کاریسەیەکی کۆمەڵایەتی، کاریسەیەکی ئیجتیماعی کە با بڵێ کارم تێ بکات ئەنووسم. باشە. ئیتر لە شێوازی مەقالات و وتارا بێ یا تێکستێک بێ، زیاتر من بە نەمەتێکی قەومیژ ئەنووسم، چونکە نیشتیمان و شار و وڵاتی خۆمم زۆر خۆشەوێ. لەبەرەوەی ئێمە پێش ئەوەی ئینسان بین بە کوردی لەدایک بووین. بەتەکید. باشە، بۆیە ئێمە قەرزاری ئەم ئاو نیشتیمان و خاکەین. بەڕاستی پێم خۆشە ئەگەر ئیجازە بی. باشە. من لەو نووسەرانم کە کەمترین بۆڵم هەیە بەڕاستی، یعنی ئەرکی خۆم بەجێ ئەگەیەن و ئەرکی خۆم نادەمە دەست موەسسەسە و دامەزراوە ئەوانە. باشە، بزانم یعنی تۆ ئامادەکاری ئەەکەی بۆ شەعر یاخود شەعر شتێکی کتوپڕ و ئامادەکاری نابێ؟ شعر وەحیە، سروشەکە ئەم هەژێنێ یا هەژانێک لە دڵما دروزەکە یەکسەر ئەنووسم. حەدم نەبێ بگەمە ئەحمەد هەردی کە خاوەنی 14 شیعرە و تەمەنی 90 ساڵیش بوو، ڕۆحی شاد بێ. بەسم وایە من لە 2007ەوە ئەنووسم تقریباً 12-13 تێکستم هەیە بەڕاستی. کەم ئەنووسم و کەمەڵێم و بەڵام کەم و ئیشەکات کورت و پوخت. بەڵێ ئیشەکە. هەرچۆن قەسیدەی لە غوربەتای حەمە عومەر عوسمان ساڵی 85 نووسراوە، ئێستا من یادی ئەەکەمەوەی خوێنم. 50 ساڵە ئیشەکە ئەو شیعرە. تێکستێکی هاوڕێی خۆشەویستم هەم شاعیر و ڕاگەیاندنکار کاک هەندرێن عەبدوڕەحمان هەیە. باشە. دەیخوێنەوە لە خزمەتانە. دوایە تێکستەکانی خۆشم و احتیمالاً تێکستێکی هاوڕێی خۆشەویست کاک بەختیار عەلی و کۆچکردوو کاک حەمە عومەر عوسمانیش بخوێنەوە. باشە، فەرموو. یارم گەلێ نازدارە، ڕۆژێ بە ناوێ ڕۆژێ بە ڕەنگێ خۆی دەبێنێ. ئەوێ ڕۆژێ کەوای سووری لەبەر کرد و گوتی، ئیتر من ناوم شنۆیان ئابادە، کەوای گوت مەستی کردم بەبێ بابە. یار دەسماڵی سپی هێنا بۆ پشتێنی، گوتی ببین شۆخەکەت نازدارەکەت ئێستا ناوی ماردینە. لە پڕیار چوو دیسانەوە هاتەوە بە لەنجەی تاوسەوە، دەستی لە کەمەر بە شاڵی سەرشانی سەوزەوە. گوتی خودا توخوا گەنجۆ تا ئاخری دنیا کە دەمرین، گەربانگت کردم وا ناوم بێنە کچێ وەرە عەفرین. دوێنێ یارم دی وەختێ زەردەی خۆرەتاوێ، لەسەری نابوو کۆفیەی زەردی شۆڕەداوێ. گوتی لاوە ئاخر جارە لە کۆڵت نانێم ئەو بارە، لەبەر خاتری ئەو کەرکووکەی لە ناو دڵمە پێم بڵێ سوولی یانیش هەولێر، چ بکەم دڵم بێقرارە. دەستخۆش. هەر بژیت. بزانم کاک ئازاد کێ هاندەرت بووە بۆی بم ئاستی ئێسەت بگەی، ئەگەر بابەتێک بنووسی شعرێک بنووسیت، کەسێک هەیە پێشەوەی بڵاوی بکەیتەوە یاخود ڕاو بۆ چوونی وەربگری پیشانی بی؟ بەتەکید. من پێشەوەی ببم بە نووسەر یا بە ناوێک یا پۆزیشنێکم هەبێ، من هەمیشە و تەواضوعات و نەرمی نواندنم هەیە.
ساڵی 2010 یەکەم کەس ئەلفۆبیەی سەحافە و فەنی خراند و خزاندە ناو هەزر و ڕۆحمەوە هونەرمەندی گەورە و خۆشەویست هاوڕێی 20 ساڵم مستەفا ئەحمەد بوو کە بە میستەری بەرنامە و چەند ناوێکی کە مەشهورە. بەڵێ دوای کاک مستەفا کاک ناسری ڕەزازی کە ڕێزی برا گەورەیەک و باوشێکی بۆ من هەیە کولی وتارەکانم ئەیەم بە کاک ناسر بەو تەمەنەوە هەڵە بڕم بۆ ئەکە ئەینجا لە گۆڤارێکە یا لە مەگەزینێکە یا لە تیڤەیەکی وەکو ئێرەیە باسێکەم و ئەی خوێنمەوە. ئەمە ئەو دوو کارەکتەرە بوون کە هروژمی فەنیان بۆ من هێنا. بیرم نەچێت جگە لە کاک ناسر و بڵێ ئەو کاک مستەفا پورزایەکی خۆشەویستی شمەیە کاکەسانی ناوە ئەوش زۆر هاوکارمە لە نووسینی تێکستا بەڕاستی کاکدانەر عومەر وەکو تەشجیعێکم بۆ ڕەهەندی سینەمایی زۆر هاوکاری کردوم. خزمی خۆشەویستم هاوڕێی خۆشەویستم کاک هیمداد حەمید هاوکاریەکی زۆری منی کردووە بۆ ناو دنیای هونەر و داهێنانە هونەرێکە. یعنی من قەرزاری ئەو جۆرە پیاوانە هیمداد لە تەمەنی خۆشمایە بەڕاستی بەڵام گەنجێکی ئازا و فعالە. مەرجنی ئەگەر لە تەمەنی خۆشتا نەبێت یا لە تەمەنی خۆشتا بێگرنگ ئەوەیە کە تاقەیەکی ئیجابی بە تۆ ببەخشێوانە بزانام ئەم پشتگیریانە چۆن ئەبینیت؟ ئەزانی من باوەڕم بەوەیە لە فەنە لە سیاسەتە لە ئیدارەیە ینی کۆنسێپتێک دروست بێت ڕێزی یەک بگرین. من مەسەلەن هاوڕێی خۆشەویستم شوان عەتوف پۆلی یەکی ئیبتیدایی بوومە دانی شیریم تازە کەوتووە ئەو فیلمی جێژاوی بەرهەمهێناوە ئەی چۆن باسی نەکەم لە بەرنامەیەەکە چۆن بە مامۆسای خۆم نەیشۆپێنم یا دەروون جێژەن ئەم برادرانە کە بەردەوام هاوکاری منن یعنی زۆرینەی شەوەکانی ژنە بێ بە مجاملەیان هاوڕێی خۆشەویستم دەرباز جەمالیش دەرباز یەکێکە لە شاعیرە دیارەکان کورد خۆشەویستە کوڕە شەهیدە هاوڕێی خۆشەویستم کاک خالید ڕەشیدی گۆرانی بێژش زۆر هاوکاری من بووە. بەرحاڵ من سواسی هەموو ئەو برادرانە ئەەکەم کە ئەوێ ڕۆژێ بە پیتێک کۆمەکی منیان کردووە باربووی منیان کردەوە بۆی ببم بە ناوێک یا ڕاگەاندیدگارێک. زۆر باشە بزانم کاگازات بەرهەمەکانت تا ئێستا بە چاپگەیاندووە چەند بۆ نمونە لە دوتوێ پەرتووکێکا بێ بەرهەمی شعریم بە چاپ نەگەیانوە بەڵام دوو کتێبم هەیە یەکیان کۆژانی شاعیرێک لێکۆڵینەوەی ئەدەبیە یەکێکیان لێکۆڵینەوەی زمانەوانیە مەسەلەن چەند مەقامێکی کوردیم ساخ کردوێتەوە ئینگلیزەڵێ ئارگومنتم کردووە. ئەمە تەجروبەی دوو کتێب پێم وایە گەنجێکی 33 ساڵی ژەر فریای دوو کتێبەکەوێت و لە وەزیفەیە بێ لە بەڕێبرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیش ینی بە پەناشەوە ڕاگەاندن بکات هەر فریای ئەو ناکەوێت بەڕاستی. هیچ بەرهەمێکی تازت ئامادە نییە بە چاپی بگەێنی کێ پاڵپشت بۆ بە چاپگەیاندنی ئەو بەرهەمانە؟ نەچێ کتێبی کۆپەڕی وتەچن کە 2010 بڵاوم کردەوە بەڕێبرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی سەپۆرتیان کرد و فەندێک بوون هاتنە پێشەوە بۆمیان لە چاپدا لە چاپخانەی کارۆ قرار بوو پێشەکێکەی ڕەحمەتی شێرکۆبیەکەس بینوسێت چکە ئەو بەرهەمەم هەژمونی 2009 بۆ 2010 کاک شێرکۆ ئەو شانازیە بەر من کەوت ئەخیر کۆڕیم لە چەمچەماڵ بۆ سازدا 2 مانگ پێش مردنەکەی گۆڕستانی چراکانی لەوێ خوێندەوە ڕێک بەم نەسەوتی ئازاجیانبەقەی 25 فلسیە ئالێرە مەیەشێ نەخۆشم تا سوی دەچم معالەجەی خۆمەکەم و یەمەوە خۆم پێشەکی بۆ نووسم بەڵام بەداخەوە کاک شێرکۆ نەگەڕایەوە بە تەرم و تابوتەوە گەڕایەوە و دوایی ئەو شانازیەمان یا بە کاک ناسری ڕەزازی پێشەکی کتێبەکەی بۆ نووسیم پێشەکی کتێب ببوورە باسی بەرهەمی تازەت کرد پێشەکی کتێبێکشم بۆ کاگوریای ماملێ نووسیوە کاپیتان حەمەدی مەولودە چرچ کە دەسەڕاستی ڕەحمەتی قازی محەممەد بووە دوو بابەتم لەو کتێبەشان نووسیوە کە پڕفرۆشترین کتێبی ئەم ساڵ بوو کە بە دانپێنانی ناوەندی ڕۆشنبیری ڕەهاند. باشە دەستە خۆش بێزانم ئەو کەسانی کە هەمیشە ئەنووسن بێ خوێنەرێکی باش بن بزانم لە خوێندنەوەیە چوانی ئەو بابەتانی کە زیاتر حەزەکەی بیخوێنیتەوە چ بابەتێکن؟ ساڵێکە تەمەڵ بوومە بەڵام دوێنێکە برای خۆشەویستم سیاسەتوانی گەورەی کورد کاک مەلا بەختیار تازەترین کتێبی هەدیە کردم بە دەستی خۆی وا خەریکی ئەوە مێستا پێم وا بێ کتێبەکە دیموکراسی و چەپ گلان و ڕاسان باشە
چکە هەر کەسێک بنتەمەڵێکی مطالعە بە قەولی خۆ دوتەنی نەیبێ خراپە بێ بنووسێ یا با بڵێن باگراوندێکی سەقافی باشی نەبێ خراپە بێ. من ئاگداری ئەدەبیاتی ئەوروپا و شۆڕشی فەڕەنسا و یەمەوە بۆ ناو ژینگەکەی خۆم ئاگداری مەحوی و مەولەوی و نالی و حەمدی بەگی ساحب قڕان هەتا ڕەنسەنگاوی و دەرباز و کاوە نەبم ئەی ببێم لێرە قسەی زلزل بکەم. من ڕاستە لە هەر زەکاریە تێکستم نووسیوە تێکستی حوڕ بە ئاشکرا دیارە لەژێر تەسیری ڕامبۆیا بوومە، لەژێر تەسیری پوشکی نابوومە، لەژێر تەسیری ئالان تۆرێ نابوومە، بەڵام ئەی ئازاد خۆی چی هەیە. هەستەکە من بەرهەمانەی ئەم دوایەم تۆزێ متەکامڵترە. بەپێی تەمەنەکە وردەوەدا هەستەکەی شتیە بێ باشتر بنووسی. ئەگەر ئامادە بیت تێکستێکی ترمان پێشکەشکەی بێ. وەڵاهی حەمە عومەر عوسمان نەبێ بە مبالغە تەنها نیو سەعات پێشمردنەکەی کە خۆی ئیتیحار کرد بەداخەوە کە ئێمە ئیدعا بۆ ئەوە ناکەین خەڵک خۆی ئیتیحارکە ژیان خۆشە و کوردستان هەر ئاوادان بێت. وتی ئازاد ئەگەر مردم هەموو دیوانی لە غوربەتا بخوێنەوە لە بەرەوەی سەوتت باس و قەرارە زۆرم لە ناخۆشە. جا ئەوەی بەختیار عەلی بخوێنەوە یا ئەوەی حەمە عومەر عوسمان بەدڵی خۆت کامیان ئامادەیە پێشەمانی. من بە کورتی چەند نیوەدی ڕێلەوەی حەمە عومەر عوسمان دەرەهێن و دوای ئەوەی بەختیار عەلیە خوێنەوە هەر لەم پاکێجەیە. بۆ شادمانی زۆر کورتە تەمەن، بۆ کوێرەوەری هەر نابڕێتەوە، تەنیام و تەنیام کەس نییە باوەش بۆ ئەم ئازارەی من بگرێتەوە. لە تاو تەنهایی دوێنێ نیوە شەو چووم سەگێکی مات بگرمە باوەش، چاوانی ئەو گەڵای پاییزە ئەویش جێی هێشتم تف لە بەختی ڕەش. دەستە خۆش بێت کاگازات. پێم خۆشە باسی زۆرێک لەو کەسایەتیانت کرد کە ئایان ناسی لە ئێستا بزانام لەگەڵ ئەو کەسانی کە وەکو خۆت هاوپیشەن شاعیرن لەگەڵ ئەوانە نێوانت چۆنە لە ئێستا؟ زۆر باشم، من مشکلم لەگەڵ کەس نییە. زەم تا چەند گرنگە مەسەرەن هاوپیشەکان لە نێوانی خۆیانە مەسەلەن یەک ڕیز بن بۆ نمونە بەڕێستان کۆڕێکی شعریەکەن تا چەند گرنگە هاوپیشەکانت لەوێ ئامادە بن، ینی ئەوان کۆڕێکی شعریەکەن چەند گرنگە مەسەلەن تۆ لە کاتی خۆت بگری لە کۆڕێکی شعری ئەوانە ئامادە بی تا چەند گرنگە پشگیری یەکتری بکەن. هونەرمەندان من بەشێکی ژیانم فەنیشە، ڕاستە خۆ ئەدەب و شێعر و وێژەش ژانرێکە لە ژانرەکانی فەن، بەڵام وەک عەرزم کردی من لەگەڵ دانەر و هیمداد ئیشی فیلمیشم کردووە. هونەرمەندان نەبێ یەکدەم بن باشە، لەبەرەوەی ئەوەی بە هونەرمەند ئەکرێ بە خەڵکی عەوام و گشتی ناکرێ. بەڕاست زۆر ڕاستە هونەرمەندان ئەبێ پێشەنگ بن لە مەسائیلە نەتەوەیەکانە، لە مەسائیلە نیشتیمانیەکانە، لە مەسائیلی کۆمەڵە بابەتی دیکەش بەڕاستی. یعنی هەموو برادەرەکانم شایەدە، سان نەرمین شایەدە باشە کە نزیکترین برادری ڕۆحی منە، دەرباز جەمال شایەدە کە برادرێکی زۆر عەزیز و خۆشەویستمە. یعنی بەردەوام عاملێکی ئاشتەوایی بوومە لە ناو هونەرمەندان و نووسەران و ڕۆژنامە نووسانە ئەوەی کە گوێم لێ بگرێت لە قسەکردنە. جا ئەگەر ئیجازە بێ پێم خۆشە بچمە خزمەتی تێکستێکی کاک بەختیار عەلی، قەسیدەی عەشق. ئەم تێکستە ساڵی 85 نووسیوێتی، ئەوە نزیک بە 40 ساڵە، باوەڕە بێ ئەڵەی لەم ڕۆیان نووسیوێتی. باشە بەسینەی بازەوە من تۆ دوو دەستێک تا ئاگر، ئەهریمەنزادە و ئافەریزادەکانی مەرگی، من سەرابی ترین پیاوی دنیا، مناڵە لە جنسی باو و دوو کەڵ و تۆز، بۆنی ئەو باڵدارانە لە هەناسەم دێ لەم جەهەنەمی گومانەیە یەقین بەسەر دارستانە ترساوەکانی ئێوارە باشن، وەکو پیرترین ئەسد، پیرترین بازی گوناهکار، پیرترین مەیتەرەوان، شەهێنێک کە ئاسۆکانی مەرگ بە فڕینێک لە باخچە و بە قەفڵێک لە بروسکەدا بخا لە کوچەی ئەم تووتیە بێوەفایانە ئێمە دەرێ بۆ مەرگ لە چاوەڕوانی ئیسادا. تۆش لەو ڕۆژگارە بەهەشتیانە چمێ خۆشەویستی دەرێ، ئەگەر حەشیمی ئەم باخچە گۆشەگیرەی ئاشوفتەترین پیاوی ناو ئەم جەنگەڵان سەیرکە، سەیرکە عەشق چ یاریەکمان پێوەکە، عەشق سەختترە لە جەنگ، عەشق سەختترە لە خەیاڵ، عەشق جەنگە، بەڵام ئێرە بازاڕی خیانەتە. و هەڵا نەبم هونەرمەند دیاریکەرە داخیش ئەو هۆنراوەی کردو بە گۆرانی. وەڵاهی ئاگام لە مامۆستا دیاری نییە هاوڕێی خۆشەویستم کردبێتی، بەڵام دڵنیام هاوڕێی خۆشەویستم شوان عەتوف دیکلەمەی کردووە خوێندوێتی.
یعنی لەژێر تەسیری بابەتێکی زۆر حەنجەرە و جوان. پاوەری دەنگی شوانە من ئەو تێکستە چەند جارێک لە چەند مناسبەیەکە خوێندم زۆر ئەستە بزانم لە بەریشمە ینی خۆت وە کاکە ئازاد بزانم پێم خۆشە باسێکی کاری ڕاگەاندنیشی بکەم بزانم چۆن بوو لەگەڵ کاری ڕاگەاندنا تێکەڵ بۆی پێت خۆشە زیاتر وەکو ڕاگەاندن کارێک بناسرێ یا وەکو شاعیرێک بناسرێ هەموو پیشەیەکم خۆشە ئیسە من الحەمدولیلا 15 ساڵە فەرمانبەرێکی دەستپاکم لە بەڕێبەرایەتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی کە حەز بە ئیشەکەم تێکەڵبوون و ئینسیجام لەگەڵ تەبەقەی فەنی ئەمە وەک وەزیفە وەکو ڕاگەاندن لە 2007 وەک ئاماژەم پێە لە پێشووترا بە مبادرەی مستەفا ئەحمەد و کاک ناسر هاتمە ناو ڕاگەاندنەوە لە چەند ڕۆژنامەیە کارم کردووە کوردستانی نوێ و گۆڤاری نواڵەی نوێ و گۆشەی کاچێشان و ڕێگای کوردستان و ئەمانە دوای چوومە ئاریان تیV ئاریان تیV زوو میدیا تیV بوو یەکەم کەناڵی فەزایی کوردی بوو دامەزرا دوای ئاریان تیV فترەیەکە لەگەڵ کورتساتە بینم خۆشە پێم خۆش نییە پۆزیشنی خۆم ئاشکرا بکەم لەبەرەوەی ڕەنگە ڤیددیۆگرافیکێک بکرێت لە ئایندە ئاینکەم وە تەلەڤیزیۆنێکی کەش پێیان وتوم ڕەنگە لەوێژ لە سیزنی تازەیە بەشدار بن بە بەرنمەیەکی ئەدەبی یا وەکو دایرکتۆرێک لەوێ زۆر باشە گرنگەوەی سەرکەوتوو بیت گرنگەوە کارەکانت خۆش بوێت چەند حەز بکەیت تۆ کار بکەیت لە خۆمانەڵەن گەنجێکی خوێنگەرمیت حەزەکەی کار بێ گرنگ ئەوەیەکە لە کارەکان تا بەردەوام بی زۆر خۆشحاڵ بووم دووبارە بەخێر بەی سەر و سەرچاو مرۆتەمانمان دووکرد زۆر سوپاس دەکەم سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز کاک ئازاد بایز کا بەڕێزیان شاعیر و ڕاگەاندن کار بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون ئەوشمان بێ نەچێکە پرۆگرامەکەمان بە سپۆنسەری سەرەکی هەبیری دەدانی فلۆرۆداین پێشکەشکرا تا بەرنامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.